آخر هۆکار کە باسی دەکەین بۆچی خەڵکی کەسە نزیکەکانی خۆی دەکوژێ، دایکێتی، باوکێتی، خوشکێتی، برایەتی، زاوایەتی، خەزوورێتی، ژنێتی، مێردێتی، بۆچی دەیکوژێ؟ آخر هۆکارکەوەی دەمانێت باسی بکەین ئەوەیە بەڕاستی خەڵکی بیر لە پاشە ڕۆژی خۆی ناکاتەوە، بیرێک لە پاشە ڕۆژی دوای کوشتنەکە ناکەیتەوە. ئەی نازانی دوای کوشتنەکە چی ڕوئەدات؟ دەبیرێ بکەرەوە. ئێستا کاتێک کە تۆ زلێک دەوەشێنی بۆ کزێک دەوەشێنی بیرێ بکەرەوە، پێشەوەی بیوەشێنی بیرێ بکەرەوە، دوای زلەکە دەبێت دەستی خەڵکی ماچکە، دەبێت کابراوتی پشتێنی دەستکەم پشتێنی خەڵکە و قایش پانتۆڵی خەڵکە دوای دەست ماچکردنەکە. زلە دەوەشێنی باجەکەی بە قورسی ئەدەی چ جای خەڵکی بکوژی. ئەگە بیرێ بکەمەوە نەوەڵا کابرا زلەی لە جاتیەوەی زلەیەکی دێتم بێدەنگم و ئەڕۆم، ئەمە زەلیلی نییە، زەلیلی ئەوەی دەستی خەڵ ماچکەی، ئەوە زەلیلیترە، ئەوە قارەمانی پاڵەوانی نییە بۆ کزێک بوەشێنی و ئەمجا دەستکەی ڕەجاوتکار لە خەڵکی بکەی لێت خۆش بێ. کەواتە ئەو قارەمانەی کە تۆ شانازی پێوەگەی داتنا پاڵەوانێکە دانا، ئێستا کەسێکی زەلیل و داماوی، ئەمە چی پاڵەوانێکی تایە؟ بیرێ بکەرەوە، بیرێک لە دەستماچکردنی خەڵکەرەوە، خۆجارە بە دەستماچکردن دێت خۆش نابن. ئێستا خەڵکی وایە خەڵکی کوشتووە، هەرچی پیاوی بەڕێزە ئێنێرێ بۆ ماڵەکەڵێ بەخوالی خۆش نابن. یەکەم جاری وایزانێ پاڵەوانە بەتەڵ فلیمە، بەڵام ئێستا بۆی دەرکەوتۆ زەلیل و داماوە. بیرێ بکەرەوە، بیرێک لەوە بکەرەوە بەیانی تکاو ڕجا لە خەڵکەکەی، بیرێک لەوە بکەرەوە بەیانی ڕائەکەی، ڕاکردنەکەت بیر نەچێ، بیرێک لەوە بکەرەوە بەیانی خۆت ئەشاریتەوە، ئەوەت لە بیر نەچێ. ئەو نە پیاوێ قارەمان و مەردی خۆت بۆ شاریتەوە. کەواتە تۆ بەس پاڵەوان نیت، کەسێکی عاقڵ و تێگەشتوو نیت بۆ ژیانی خۆت. بیرێک بکەرەوە لە ئەم شتانە کە باسم کرد، بیرێک بکەرەوە لە دوای قەتڵەکە، لە دوای کوشتنەکە سوال ئەکەی، سوال دەست لە خەڵکی پانەکەیتەوە. چەند کەستان بینی بەناو عەشیرەت و بنەماڵەکان ئاگەڕێ پارەکەوە کاتەوە، وەڵا خێتان ئاگە زەکاتانە زەکاتمان دەنیە، ئێ بۆ خۆت زەلیل کرد، ئێ خۆت بۆ داماو کرد، بۆ خۆت خستە سوال، گەشتە حاڵەتێ زەکات بخۆی بەس بۆ ئێمە قەتڵێکت کرد، حیای خۆت ناو خەڵکا برد، دنیا و قیامەتی خۆت ناشرین کرد، تەنها لەبەر ئافرینێکی خەڵک. وەڵا کەس ناڵێ ئافرین، وەڵا کەس ئافرین بۆ ناکە، لە دڵەوە هەمووی دڵێ بەڕاستی بێعەقلیت کرد. کەواتە بیرێک لەم شتانە بکەرەوە، بیرێک لەوە بکەرەوە ئەو کاتێک کە کەسێک ئەکوژی هەرچیت کۆ کردوتە ڕەنجی چەند ساڵت هەمووی بەبادەچی. ئەی بیرێ لەوە ناکەێت مام حاجیە کوڕەکەت ئەدەی بە کوشتا چەند ساڵە تەمەن تێ خانوویەکەت کڕی، دوو خانووت کڕی، کە سڵحەکە ئێبێ هەمووی بفرۆشی بڕۆیتە کرێچیەوە، داما و زەلیل و سوالکەر دەرەچیت و لاوە دەرەچیت و تەواو. زۆر جار هاوارەکەین ڕجاکەین بۆ خاتی خوا خۆتان بگرن، دووسێ دەقە خۆت بگرێ لەوە باشترە سوال بیتە سوالکەر، دووسێ دەقە خۆت بگرێ لەوە باشترە خانووی مناڵەکان بفرۆشی، ڕابکەی خۆت بشاریتەوە، ماڵەکەت بسووتێنەرێ. ئەمیش بەڕاستی کارەساتی خراپ و ناشرینە. برایەک تاوانێکە کاچن ماڵی براکان ێسووتێن، ئەمە بەخوامە زوڵمە، کابرا دەستی تیان نییە، با برای بێت، با مامەی بێ، با مامە خاڵۆی بۆ ڕابکات، لەگەڵ خەڵکا بیستێتی فڵان کەس فڵان کەسی کوشتووە، بە تەلەفۆن بیستوێتی. زوڵم لە خەڵکی مەکەن، لە خوا بترسن. لە کۆتاییدا دەڵێم ئەو کەسەی خەڵکی دەکوژێ حەزی بە سجنە، حەزی بە دوژمنداریە، حەزی بە سوالکردنە، حەزی بە زەلیلیە، حەزی بە داماویە، حەزی بەوەیە کە خۆی بشارێتەوە ڕابکە و ڕسوابێ. دوو لە ڕیبە ڕێستان. کەواتە ئینسانی عاقڵ شتی وا ناکە. لە کۆتاییدا دەڵێم ئەمە هەندێک لە هۆکارەکان باسمان کرد، هیوادارم ئاگامان لە خۆمان بێ، بە تەمەنەکانیش نەسیحەتی باشی مناڵەکانتان بکەن، توخوا شەڕ و وەی و بەڵایان بۆ دروست مەکەن.